بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستان و بینەرانی کەناڵی دیمەن لە پرۆگرامێکی تری بەرنامەی پرسیارەوە هاتمەوە خزمەتتان لە دوای ئەوەی کە هیوای بەختەوەریتان بۆ ئەخوازم حەزەکەم باسێکی تازە بوروژێنم لە ناو بەرنامەکەمە بەو پێی ئەم باسەی من ئێستا بە فەرمی بە یەکێک لە نەخۆشیەکانی دڵ ناسراوە. ئێمە زۆر جار کە تووشی نەخۆشیی بۆ نمونەوەکو نەخۆشی دڵ ئەبین ئیتر هندستان و پاکستان و تورکیا و ئوردن و ئەمریکا و ئەڵمانیا و هەموو ئەو وڵاتە پێشکەوتواناکەین کە لە بواری دڵە شارەزان ئەتوانن دڵمان چارەسەرکەن. بەڵام زۆر جار ئێمە تووشی ئەم نەخۆشیانە ئەبین کە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین زۆر جار ئاگامان لە خۆمان نییە تووشی بووین بەڵام هەوڵمان نەداوە خۆمان چارەسەر بکەین. ئێستا لەوەی بڵێن ئەم نەخۆشیە چییە؟ مامۆسا خۆپزیشک نییە بێ باسی بابەتێکی پزیشکی بکات. طبعا ئەم بابەتەی من بابەتێکی زۆر دوورە لە پزیشک و طبەوە بەڵکو بابەتەکە زیاتر کۆمەڵایەتیە و لە ناو ئەوەشە بابەتێکی ڕۆحانیە ینی پەیوەندی بە ناخەوەیە پەیوەندی بە دڵەوەیە ڕاستە بەڵام لە ڕووی ئاینەوە نەخۆشیەکە لە نەخۆشیەکانی دڵ. ئەم بابەتە پێی ئەوترێ حەسادەت بەخیلی بردن بە ئەوانی تر. یعنی ئێمە لە کۆمەڵگەیە کەسانێک ئەبینین حەز ناکەن هاوڕێکانیان خزمەکانیان دۆستەکانیان ئەحبابەکانیان شتیان زیاتر هەبێ لەوان. ئەو نیعمەتەی خوای پەروەردگار بە کەسێکی داوە لەوەیە کەسانێک حەسوودی پێبەرن بەخیلی پێبەرن ئەسڵەن هەوڵ و تەقەلا و کۆششیان بۆ ئەوەیە کە ئەو نیعمەتەی خوای پەروەردگار کە بە کەسانێکی داوە لێیان وەربگیرێتەوە یان نەمێنێ. ئەمەوێ ئەم پرسیارە بکەم بەڕای تۆ هۆکاری دروستبوونی حەسادەت لە دڵی مرۆڤێکدا چییە؟ بەخیلی بردننی مرۆڤەکان بە یەکتر بۆچی ئەیگەڕێنیتەوە؟ هۆکارەکە نەفسی خۆمانە یان خۆ دەرخستنی بەرامبەرە یان دەوڵەمەندبوونە یان زۆری هەژاریە؟ طبعا زۆر زۆرە و چاوەڕووی ئەوە شەکەین کە وەڵامەکان زۆر جیاواز بن لەگەڵ ئەوەش ئێمە لە ئستۆدیۆ کۆمنتی خۆمانمان هەیە لەسەر هەر وەڵامێک کە بەڕێزەکان وەڵامی خۆیان ئەدەنەوە لە ئەم پرۆگرامەیە لەگەڵمانە بمێنەوە یەکەم بەڕێز وەرەگرین ئەچینە لای بابزانین وەڵامی ئەو بەڕێزە چییە پاشان نەگەڕینەوە لاتان. سڵاوتان لێ بێ مامۆستای بەڕێز ئەحواڵ باشە چاکەشکر زۆر خۆشحاڵ سەربەرز بن فەرموو دانیشتوان فەرموو. طبعا پێم وابێ پێشەکیەکەمت بیست حەزەکەم و پرسیارە ڕوبەڕووی جەنابەت بکەمەوە بۆ پێی کە جەنابتان تەمەنتان هەیە و لە ئەزمموی ئێوە زیاترە لە ئێمە. هۆکاری دروستبوونی حەسادەت چییە لە کۆمەڵگەیە؟ وەڵاهی بەڕای من دوو تەوەرە. یەکێکیان هەندێک مرۆڤ هەیە سروشتی حەسوودە هەر بە تەبیعەت وایە بە تەبیعەت وایە ئەوە سروشتە. ئەو مامۆستایە یەکەمین هۆکاری گەڕاندەوە بۆ فیترەتی ئینسان. طبعا حەسادەت لە ناو ناخی هەموو ئینسانێکایە تەنانەت ابن رجب ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ الحەسەد مركوز في طباع البشر. يعني حەسادەت لە ناو ناخ و طبعی بەشەرە بوونی هەیە بەڵام ئەوەی کە وەگەڕی ئەخا ئەوەی کە تەوزیفی ئەکا و گەورەی ئەکا و بەخێوی ئەکا بە کوردەواری خۆمان ئەوە تاوانبارە بێ ئەگەر بێت و ئاگاداری خۆی نەبێ. هۆکاری دووەم بە خۆت لە خۆت ئەتوو حەسوودی لە بۆ خۆت دروست دەکەی. بۆ نمونە چۆن؟ بەسە دەبینی کەسێک لە ناو خزم و کەسەکەی خۆی ئەمە خەرچی ئەو شارەینا 10 ساڵ لەوەی پێش 20 ساڵ لەوەی پێش زۆر کەسە بوو هەرنان نەبوو بخۆ. ئەستا خوا لێی نووسنی ساحیبی بلیۆنەها دۆلارە. سروشتی ئینسان وایە ئەوە ڕێی خۆمە شەخسی دائیمەن ئینسان چاوی لەسەر خزم و کەسی ئەو کەسە کە لە ناو مجتەمەعەکەی مەسە دەبینی کە دەوڵەمەند دەبی ئەوە یەکسەر کە سوکاری خۆ لێ بیر دەکات. دەستە ئاسمانش دکە دەستە عەردەش دکە دەستە جێش دکە ئەتوو بەسە بڵێن ئەمنۆ تو کە سوکاری یەکین ئامۆزازانە بنعامی یەکین کوڕە خارین کوڕە پلچین تێدەگەی کەسی نێزیکی نییە تو
کە سەیرت دەکەم ئەتوو لەبەر دەوڵەمەندی سەلام لە من ناکەی چاوم دەکەویتە سەرت و حەقۆی حەسادەت چی حەسادەت وابزانام یعنی مەوزوعێکی فیزیۆلۆکیە تەأسیراتی دەرونی دەبی لەسەرت کە تەأسیراتی دەرونی دەبی لەسەرت خوای گەورەش هەلا إذا حسد لۆ ئەگەر خۆی ئەو حەسوود نییە بەڵام ئەگەر حەسوودی بەتوو برد لۆ حەسوودیت پێ دەبا شەڕی حاسدین إذا حسد شەڕی حاسد نیە لۆ ئەو کەسە حەسوودی بەتوو دەبا لەبەر ئەوەی ئەتوو ئەوتی مال کردیە ئەتوو ئەوت بەجێ هێشتیە ئەتوو توێ ناو جەوەشت کە یعنی جاری وایە هۆکارەکە خۆمانین بۆ بەڵێ بەڵێ داناخۆ سروشتی ژیان وایە ینی ئەگەر فەقیر نەبی یەک چایەچی نەبی یەک ئاوجێر نەبی یەک فرنیچی نەبی یەک فەرمانبەر نەبی یەک دوکاندار نەبی یەک تاجر نەبی ژیان چۆن دەسوڕێت هەمومانەگە تاجرمی ژیان ناسوڕێت تێدەگەی دەوڵەمەند و فەقیری ئەوە سروشت و تەبیعەتی خوا داینایە نەک بەدەستوو نییە ئەگەر ئەو سروشتەی تێک بدەی ژیان نامی بەس ئەگەر مردن نەمینێ بزانە بابمان باپیرمان بەچێ بەخێر دەکرێت ئەوە سروشتی ژیانە بەڵام ئەتوو کە سروشتەکە تێکدا ئەتوو بەخۆ لە خۆ تێک دەدەی خودنا ئەستا خاسە عەسری ئەوڕۆ کەس بە نانی کەس مەجبور نییە کەس چاوی لە نانی کەسیش نییە بەڵام مەجبورە لەسەرەوەی تو بەرامبەرەکەت ڕێزی لێ بگری خۆی ڕێزگردن چییە مەسا ئەگەر تو کەس و کارت هەبوو سەردانیان بکەی ئەگەر جێژنەکە بوو چی جێژنانەیان لەگەر بکەی و ئەگەر تانیت کابرای فەقیر یارمەتی بدەی ئەتوو هەر لە ئیسلامیش چاکەی بە زۆر چاکەی تر حسابە لەبەرەوە کەس و کاری خۆتە ئەوە حەق و فەرزی هەیە لەسەرت ئەمە سروشتی هەندە کەسی سروشت تەبیعەتەکەی بەخۆی ملیۆنێرە بەوی هەموو عالم لە پرسان بمرێەوە تەبیعەتە ئەوەش تەبیعەتە خوا دروستی کردە بە من و چارە ناکرێت چونکە مەسا حەسوودی لە هەندێک شتەیە جایزە مەسا حەسادەت بەتوو بەمە تو زۆر خێری دەکەم هیچ دەوڕە من مشت و خێری بکەم تێدەگەی ئەوە جایزە لە ئاینی ئیسلام ئەتوو حەسوودی بەتوو دەمە تو زۆر ئینسانێکی کابراکی ڕۆشنبیر خۆ چاکەکردن بەسپارە نییە خۆی زمان چینە لە زۆر لە پارەی بە خۆتر بی کابراک ڕێنمایی دەکەی فێرە ڕەوشتی بەرزی دەکەی فێرە کارێکی چاچی دەکەی فێرە ئیشێکی چاچی ئەو مامۆستا بەڕێزە زۆر جوانی وت کە ئێمە ئەبێ دووشت لە یەک جیاکەینەوە حەسادەت باشی هەیە و خراپیشی هەیە ئێمە لایەنە خراپەکەیمان زۆر زەخ کردەوە بەڵام لایەنە باشەکەی ئەوەیە کە لە شەرعی شەهاتۆ پێوترێ غیبتە غیبتە چییە؟ کەسێکی خێرخوازە بینم خی پەروەردگار پێی داوە خێرەکات من حەز ئەەکەم لە ناخەوە خی پەروەردگار بە منیش بدا پارەم پێ بدات تا خێر بکەم خێرخواز بم یعنی حەسادەت بە کار و کردەوەکەی ئەبم بۆ لەبەر ئەوەی پلەی بەرزە بێتەوە لای خی پەروەردگار کەسێک کە خاوەن عیلمە خەڵکی فێرەکە من حەزەکەم وەکو ئەو بم نەک حەز بکەم ئەوەی ئەو هەیەی لا بچێت و ڕقم لی ببێتەوە نا دوعای بۆ ئەەکەم و یارمەتی ئەدەم و لەگەڵ ئەوەشە حەزەکەم خولیام هەیە لە ناخەوە خی پەروەردگار ئەو علمەی ئەو پێیداوە ئەو پارەی ئەو پێیداوە تا ئەی بەخشێ منیش ئاوا بەخشندە بم ئەمە پێی ئوترێ غیبتە کە لایەنێکی زۆر زۆر باشە تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە چەند شوێنە باسی کردووە لە یەکێ لە فەرمودەکان ئافەرمێ باشترین حەسوودیەک ئەوەیە کە تۆ حەسوودی بە دوو کەس بەری یەکێ لەوانە خی پەروەردگار ڕەجولون ئاتاه الله مالا پارەی پێداوە ئەبەخشێ و کەسێکی بەخشندەیە تۆ ببیتە شوێنی ئەو دوعا بکەی خوایە منیش وەکو ئەو بەخشندە بم هەر بە پێی توانای خۆت ورجل آتاه الله حكمة خواهی پەروەردگار عقل و داناییەکی پێداوە سڵحکاریەکەکە لە کۆمەڵگەیە دەم و لەفزێکی پێداوە قسەیەکی باشەکە لە کۆمەڵگەیە تو هەر شایانی ئەوەی حەسوودی پێبەری بەلایەنە باشەکەی طبعاً وا بکەی بڵێ خوایە منیش وەکو ئەو بم عقلێکم پێ بدەی حکمەتێکم پێ بدەی گفت و لفتێکی شیرینم پێ بدەی تا بتوانم لە کۆمەڵگەیە بە جوانی تەوزیفی بکەم حەسادەت شتێکی زۆر خراپە ئەگەر لۆ خۆمان دروستی نەکەی ئەم لۆ بکەم بەسەر ئەگەر خوانانێکی دا من ئەمن کە سوکاری خۆم ئێمال بکەم چکە من لەو شارە ژیایمە ئەمن دیتیتم کابرای دەوڕەمەند سەلامی لە خوش خۆنی ئەمن دیتیتم کابرای دەوڕەمەند حەد لە بۆکن کە سوکاری خۆی هەر لە ڕۆیە لە برای ڕابگرا حتا دەگاتە خواری ئەمە هەمووی وا ئەکا کە حەسادەت دروست بڵێ ئەوە حەسادەت ئەو حەسادەت چکە
حسادت لە چاوی ئینسانی تەسیر دەکات ناخ دەداتە چاوە چاویشت دەیداتە بەرامبرت و تەسیراتی زۆریشی هەیە تەسیراتی سلبی زۆر بە خۆشی گەورەترین هۆکاری بەغیلی بردننی تاکەکان لە نێوان یەکە ئێهمالیکردنی بەرامبەرە ینی منێکی دەوڵەمان کە خوای پەروەردگار پێمی داوە خزمێکی خۆم کە سوکارێکی خۆم برادێکم کە کەسێکە هەژارە نەبوونە ئەبینی ئێهمالێکم کە ئێهمالێکم ئەو حەسوودیم پێ بە بۆ ئەوەی ئەو حەسوودیە نەبرێ من نابێ ئێهمالیکەم ینی گرنگی سەدەقەکردن خێر و خێرات لێرەیە دەسەکەوێ آخر زەکات کاتێک کە خوای پەروەردگارە فەرمێ خذ من ئەموالهم سەدەقەتەن تطهرهم پاچیان کاتەوە زانین لە چی پاچیان کاتەوە ینی نێوانی ئەو فەقیر و هەژارە لەگەڵ ئەو دەوڵەمەندەیە پاک بکاتەوە لە حەسادەت لە ڕق و چینە بۆ یە کاتێک منێکی دەوڵەمەند زەکاتە دەم بە کەسێکی فەقیر و هەژار وای لێ ئەەکەم هەست بەوە بکە کە من ئەمەوێت تۆ ئاستت بێتەوە ئاستی من لە ڕووی داراییەوە بۆیە ئەو کەسە لە جیاتی ئەوەی ڕقی لێم بێ خۆشی ئەوێم لە جیاتی ئەوەی حەسادەتم پێبەرێ نەخێر لە هەر شوێنێکی شابە خراپ باسم بکرێ بەڵکو دیفاعم لێکە من بۆچی وانەکەم ئەو کەسە بۆ خۆم ڕابچێشم بۆ وای لێ بکەم ڕقی لێم بێ بۆ وای لێ بکەم حەسوودیم پێبەرێ ئێستا لەوەیە بڵێ مامۆستا باشە بە حەسوودیم پێبەرێت چیە و زەرەری چییە نا زیانی زۆر زۆرە تەنانەت خوای پەروەردگاریشە فەرمێ پەنا بگرن بە خوای پەروەردگار لە سوورەتی فەلەقا قل أعوذ برب الفلق من شر ما خلق من شر غاسق إذا وقب من شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد پەنا بگرن بە خوای پەروەردگار لە شەڕی ئەو کەسەی کە حەسوودە حەسادەت بەرێ پێتان چونکە جاری وایە ئەو شەڕە لە ناخە دەرەچێتە دەرەوە ئەچێ هەنگاوە نیە بۆ کردار بۆ هەنگاوی کردداری بۆیە جاری وا هەیە لە حەسادەتەوە کوشتن ڕوئەدا کۆمەڵێ تاوانی گەورە ڕوئەدا مامۆستای بەڕێز بەڕای جەنابەت هۆکاری دروستبوونی بەغیلی بردن بە کەسی تر لە ناو تاکەکانی کۆمەڵگەیە حەسادەت چییە؟ ئەمە ئەو ڕەوشتە با بڵێن ئەو دابوونەریتە لە کۆنەوە هەیە لەوەتەی ژیان لەسەر گۆی زەوی هەیە ئەو هینە هەیە خەڵکانێک هەیە خۆی شتێکی وای نییە یەکیتر ئەو شتێکی هەیە ئەو حەزیرەی وەکو ئەو هەی بێ وەکو بە عەرەبیەکەی ئەسڵەکەی وازەندێن حەسوودی پێدەبا بە کوردەکە دێن بەغیلی پێدەبا بەغیلی کە سفتێکی خراپە من ببینم کابراک عیمارەتی دەقاتی هەیە من بۆ غەمی لێ بخۆم و بڵێم تەمەنا بکەم یان ئاواتم ئەوەی نەمێنێەوە بڕوخێ و هیچی لەدەست بە بەڵام حتا لە سروشی عەرەبی وشەیەکی تر هەیە لە باسی حەسەدی پێدەن غیبتە یەغبطه یعنی حەز دەکا ئەویش وەکو ئەو بی من ببینم کابرای خانێکی جوانی هەیە وەڵا بریا منیش خانێکی وام هەبوایە بەڵام تەمەنای ئەوە ناکەم ئەو نەمینێ و لە دەستی بڕوا و ئەو نەبێتە صاحب خانوەکە و ئەوە کاری وا دروست دەکات زۆر زار هەیە کێشەی کۆمەڵایەتیشی لە ناو دروست بێتن یەکە گۆزعی باشە یەکە جوانترە لە یەکەکی تر من ببینم ئەوە لە من ڕێکتر و پێکترە بەژن و باڵای ئەوە من بۆ حەسوودی بۆ ببم ئەوە وا خەڵکراین ئەوە هەمومان واتونێسە ناو ژیان بە ئیرادەی خوایە تەبانەوە شتێکە بەدەستی نەبەدەستی منە نەبەدەستی ئەوە لەبەر ئەوە ینی کارێکی باش نییە ئەو حەسوودی بردن بە هەموو نەوعات لە ئاینی ئیسلامی پیرۆزیش ئەوەی لێکرایە قل الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد يكشي تري هي آية تري ومن شاء أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر حاسد إذا حسد حسودك قال حسودي برد خوير داوادك إلى خواد فاري وكل خرافة ولا شر أوي بد خرافي أوي بتفاريزي شونك براسي يعني باري خرافي اللي ذكرته وحسودي جار هي بتساو بردن جار هي لبكة هي بزار وذا كان هي مثلا خوي وابشان هذا كوضعي باشا وهي تيجي جوان لبرنامج بس أنا عادة بخلق بلين خويا متعلق نكن أو كومال اشتيكا بدار ويا كان وأنا دائما تنابضا بو قرآني فيروس أو إيماني روحي لنا وذاتي خوي هبي أو روشتين به حسودي بخلقنا با خيناك مستشهد بينهم كم خوشني باقي أو هاجورد بيني والله ودي جوانا بس تمنى وأنا كم بلهم أول ناو بشي حسودي بيب بلهم أمنيش أقل زور بلهم بريا منيش تشوام هبواي قيناك أو نفتح حسودي بيدين
يعني غبطي بيدرين بعربي لەسەر کاری چاکە هەوڵ بدە منیش وەکو چاکەکارەکان بم. زلیشی جوانی هەیە وڵی ئەو قاسەی جوانە لە بەری بریام نیش پارەمە بۆە خاتەی ئەوان بکرێ بریا ناڵێم ئەوە نەی بووە یان ئەوە لە ناوچی جوان ئەوەیەتر ئەو مامۆستا بەڕێزە ڕای وابوو کە یەکێک لە هۆکارەکانی بەغیلی بردننی تاکەکان لە کۆمەڵگەیەکە بریتە لە تەسیری دەرەوە یان کاریگەری کۆمەڵگە لە جەوێکە ژیان بەسەربەری هەمووی حەسوود بێ بەرامبەر یەک یان ئەو کۆمەڵگەیە چینایەتی تیابێ چینی زۆر زۆر دەوڵەمەند چینی زۆر زۆر فەقیر ئەو کاتە کاریگەری بێ بەسەر حەسوودی بردننی تاکەکان بە یەکتر لە ماڵێکە منداڵێک گەورە ببێ دایک و باوکەکە حەسوود بن ئەو مناڵەش حەسوود دەرەچێت نەنکەکە باپیرەکە حەسوودی لە دڵیا بێ و لە ناخیابێ ئەو مناڵە ئەو نەوەیە حەسوود دەرەچن لە ژێردەستی مامۆسایەکی حەسوودە پەروەردە ببێ بێگومان قوتابیەکە شەر حەسوود دەرەچێ بە هەمان شێوە ئەوانەی کە کاری پەروەرشیاریەکەن ینی کاریان پەروەردەیە ئەگەر خۆیان ئەو نەخۆشییان توش بوو بێ کە ینی یەکێک لەو مامۆستا بەڕێزە باسی کرد کە ئەمە بەڕاستی نەخۆشیە ئەوانەی ژێردەستەیان مینباب ئەولا تووشی ئەو نەخۆشیە طبعا ژیان لەگەڵ کەسی بەتەمەنە زۆر خۆشە بە تایبەت ئەزمونێکی زۆرتریان لە ئێمە هەیە سڵاوتان لێ بێ مامۆستایانی بەڕێز ئەم کاتتان باش یاخوا سەلامەت بن وەڵی من چەند دقیقەیە کاتتان لێگرم داوای لێبوردنەکەم سپاس دەکەم حەزەکەم پرسیارێکی سادە لە بەڕێزت بکەم ئەویش ئەوەیە لە کۆمەڵگەیە بۆچی ئینسانەکان حەسوودی بەیەکە بن هۆکاری چییە؟ بەڵێ تامان حەسوودی نەخۆشیە بەڵێ نەخۆشیەکی درمیشە زۆر کەس توش دەبی هەرچەندە هەندە حەسوودی باز دەکەی باشە بەڵێ باشە مەسەن تۆ ئینسانێکی زیرەکی و خاوەن شەهادەی و حەز دەکەم وەکو تۆ بم وەکو بگەمە ئەمە لایەنە باشەکەی ئەمە لایەنە باشە لایەنە خراپەکەی لایەنە خراپەکەی هەروەکو گوتم من زۆر جار حەسوودی بە خەڵکی هەبوون دەبێ لە ڕووی مادیەوە زۆر جار خەڵکی بە شخصیەتە بابلێن کەسایەتی هەیە و کەسە لە ناو خەڵک ناوەکی هەیە حەسوودی پێداوم پێم ناخۆشە ئەو کەسە ئەو ناو دەنگەی هەیە ئەو ناوبانجەی هەیە کە پیاوەشی دیارە باشە ئەوانە و هەروە لە ڕووی مادیەوە لە ڕووی مادیەوە کەسێک هەیە ئیشکەرە ئیشزانە لێزانە من ئەو شتم پێ ناکرێ حەسوودی پێدەوم ئەم بڕێ من ئەو جۆرە حەسوودە هەموو ینی جەنابەت پێ وایە یەکێ لە هۆکارەکان لە بێدەسەڵاتی ئەو کەسەیە زۆر تەواوە بێدەسەڵاتی وات لێ دەکات ناتوانانی بگێ ئاستی ئەو کەسەی باز دەکرێ ئەجە لە ڕووی ناودەنگە لە ڕووی هەبوونیە لە ڕووی شەهادەیە لە ڕووی هەر شتێکە ئەو کەسە بە توانایە کەسی بەرامبەریش کە حەسوودی پێوە دەبا دەتڵێتەوە لە شوێنی خۆی پێی ناکرێوە کوی بکە ئەو جا بە حەسوودی لە ناوە خۆی لەشکوت نەخۆشیە نەخۆشیەکەی خۆی دەخواتەوە ئەو مامۆستایە باس لەواکە کە هەتا ئینسان نەگاتە پلەیەک لووتکەیەک حەسوودی پێ نابرێ و فعلەن وایە لەبەرەوە کاتێک حەسوودیت پێبن دڵت بە خۆت خۆش بێ بۆ لەبەر ئەوەی ئەوە نیشانەی ئەوەیە تۆ گەیشتووی بە پلەیەک ئیتر لە ڕووی پارەوە بێ لە ڕووی عەقڵەوە بێ لە ڕووی داهێنانەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ تۆ گەیشتویت بە شتێک بۆیە حەسوودیت پێبن بۆیە کەسەکان کە دەرکەوتن ئەو جار حەسوودیان پێبن بەڵام تۆ لە ماڵەوە دانیشتووی هیچت نییە هیچ چالاکیەکت نییە هیچ کار و کردەوەیەکت نییە چاوەڕێی حەسادەت بە هیچ کەسێک مەکە بەڵام کاتێک دەرەکەوی بەو واتایی کە تۆ بەسمەت هەیە لە کۆمەڵگەیە جێدەستت دیارە لە کۆمەڵگەیە واتە تۆ کار ئەەکەی بۆیە خەڵکێک حەسادەتت پێبن و زۆر جاریش پێویستەکات تۆ پەنا بگری بەخوای پەروەردگار لە شەڕی ئەو حەسوودانەی کە حەسادەتت پێبن ئەچینە لای کۆمەڵێک بەڕێزی تر لێرە دانیشتون سڵاوتان لێبێ مامۆستایانی بەڕێز ڕەحمەتان لێبێ دانیشن ئەحواڵتان باشە سوپاس دەکەم مامۆستای بەڕێز خۆشحاڵ بووم جەنابتان ئەزمونتان لە ئێمە زیاترە
تەمەتان لە ئێمە زیاترە تەمەتان درێژ بێ حەزەکەم لە جەنابتان بپرسم هۆکاری دروستبوونی حەسادەت لە کۆمەڵگەیە چییە؟ بۆچی ئینسانەکان حەسادەت بەیەکە بن بەغیلی بەیەکە بن؟ پێشەشی بەخێر بێن خۆشحاڵین بە دیدەنی جەنابتان ئەمن پێم وایە حەسادەت شتێکی فتریە یعنی بابرێن هەر لە ناو ناخی ئینسانیەوە هەیە هەر نەگەورۆ لە دێر زەمانەوە ئەوەش دەگەڕێتەوە سەر حالەتی نەفسی ئەو پیاوەی کەیان ئەو شەخصە کە لە ناو کیانی خۆیدا لە ناو بنیەی دروستبوونی خۆیدا هەیە ئیتر پێم وایە ئەوەش ئافاتێکی خراپە چکە حەسادەت بردن بە خەڵکیان ڕۆیشتن بە ئەهوای حەسادەت ئەوە شتێکی خراپە بەڵام برێن ئەو ڕۆیە حەسادەتەیان دوێنێ هەیە ئەوە دوایش بیئە تەئسیر دەکا تێکەڵاوی خەڵک کۆمەلگا تەئسیری زۆرە لەسەر بوونی حەسادەت و لێگوەرگرتنەوەی حەسادەت یعنی وەکو ئافەتێک مثلەن کە من سەیر دەکەم برادەرێکم هەیە یەکەکەیەوە حەسوودە بەرەبەرە بە مروری زەمانە منش هەندێک حەسادەت لەو زەلامەوە لەگرن بەڵام حەسادەت هەر هەبووە حەسادەتی شتێکی خراپە پێم وایە هەموو خەڵکێک ئەگەر خۆنەویستە بیتن یعنی با بڵێن کیانی برێن شخصیتی خۆی نەوێتن یان کیانی خۆی فەرز نەکەن بەسەر مقابلەکەیدا پێم وایە حەسادەت وجودی نامینە و مەفروضیشە هەمومان خۆنەویزین لە فرێدانی با بڵێن حەسادەت بەڵکو ئەمە هەنگاو بەهاژن لەبەوەی کە هەموو خەڵک بەیەک ساو تەمەشا بکەین و دوور بێت لە حەسادەت و ئینشاءالله ئەم گۆش موفق دەبن بەخێر سەرچاو یەکێکی تر لە هۆکارەکانی حەسادەت کە هەر ئەو بەڕێزە باسی کرد بریتە لە بێدەسەڵاتی یعنی جاری وا هەیە من بێدەسەڵاتم یعنی ناتوانم ئیشێک بکەم تاوەکو ئەو کەسە بم کە من حەسوودی پێ بم لە ماڵەوە دانیشتووە بۆ خۆی وەک مشەخۆر بەسەر ئەم و ئەوەیە حەسوودی بە خەڵکی شەبە تۆ ئیش بکە کار بکە تاوەکو ئەوت لێبێ لە ڕووی مادەوە بێ لە ڕووی هەموو شتێکەوە کە تۆ پێت ناخۆشە ئەو هەیەی لەبەرەوە بێدەسەڵاتی دەسەوەسانی وا لە ئینسانەکە زۆر جار بەرەو حەسادەت و بەرەو فعلی خراپ بی کەسێک لە کۆمەڵگە کە حەسوودی بە کەسێکە بە تۆ هۆکارەکە بۆچی ئەگەڕێنیتەوە ئەو کەسە بۆچی حەسوودیە بە دەبینی ماڵک دوو برا دەبینی هەیتی ئەوینی کە حەسادت بەوی دەباتن لەبەرەوەی یعنی جەنابێت وا ئەزانی هۆکارەکە بۆ هەبوونیە بەلێ بۆ هەبوونیە و زیاتر هەژاری زۆر یان دەوڵەمەنی زۆر شەرت نییە دەوڵەمەند بیت دەبینی کابراایەک ماڵەشی هەیە ماڵەشی زۆری هەیە ئاگای لە برایەکەی نییە تێگەیشتی کە ئاگای لە برای نەبی برایەکەی حەسادەتی پێدەبات ینی ئێهمالی بکە ئەبێتە هۆی حەسادەت بڵێ بەڵێ مامۆستا جەنابەت چییە فەرمووی ئەمن بەنسبەت من وەچی مامۆستا فەرمووی حەسادەت هەرا بووە بەڵام کە عەدالەتی ئیجتیماعی لە موجتەمەعێکی نامینێ خەڵکەکە ئەو ئیتجاهی زیاتر دەڕوە حەسادە بە یەک دەبن کە فڕەس وەچی یەک نەبوو کوڕی من لەگە کوڕیوی فرسەتیان وەچی یەک نەبوو کە مەغدور بوو ئەو شتە زیاتر ینی جەناب دەڵێی نادات پەروەری نادات پەروەری بەر نادات پەروەری دەوری زۆرە بەرێ ئەگەر بێت لە موجتەمە هەر کەسێک بەجیرەی جوهدی خۆی بدرێتێ وابزانام خەڵک زۆر چاوی لێ نابیتە دەرێن کاکەوە بە جوهدی خۆی گەیشتێ ئیمکانیەتی خۆیتی بەڵام لە موجتەمەعیمە ئێستا بە خۆت دەبینی نادات پەروەریەکی زۆر هەیە خەڵکێک لە هیچەوە دەبتە هەموو شتێک خەڵکە کچی ئیمکانیەتێکی علمی نییە دەگاتە پایەکی زۆر بەرز تەحەکوم بە خەڵکێکی زۆر بەڕێز و بە فکر دەکاتن ئەوە لەنێو حالەتە ئەبێتە هۆی دەبێتە حەسادە ئەوەش مجتەمەعی بەرەو خراپی دەبات ئیحبات دروست دەبێت کە ئیحبات دروست بوو لە مجتەمەعی بەرەو خراپی دەیبات ئەو برا بەڕێزە باسی لەوە کرد کە نادات پەروەری لە کۆمەڵگەیە وا لە تاکەکانەکە حەسادەت بە یەک برن من نمونەیەکی جوانتان بۆ دێنمەوە باوکێک کاتێک نادات پەروەرە لە دابەشکردنی سەروەتەکەی بۆ سەر مناڵەکانی پێشەوەی وەفات کە طبعاً کە وەفاتی کردیترەوە میراتە و بە شەرعی خوای پەروەردگار ئەو پەڕی دادپەروەریە کاتێک کە دابەشەکرێت بەڵام باوکێک نادات پەروەرە لە دابەشکردنی سەروەت و سامانەکەی بۆ کوڕ و کچەکانی لە دوجارە ئەم کوڕ و کچە حەسادەت بە یەکە بن حەسوودی بە یەکە بن ئێمە نمونەی زۆر گەورەمان هەیە لە کۆمەڵگەیە ینی کچ و کوڕەکە حەسادەتیان بە یەک بردووە
کە پرسیانیان لێکەی بۆچی وڵا باوکم زیاتری داوە بە فلانە خوشکم یان باوکم زیاتری داوە بە فلانە برام کە ئەمە بەڕاستی تەسیرە کاتە سەر ئەم بابەتە و جگە لەوەش تەنانەت لە ئاستی سیاسەتیشە حکوومەتێک ئەگەر بێت و نادات پەروەەر بێ حەسادەت لەناو ئەو کۆمەڵگەیە ئەیان خوا بەڕاستی بۆیە ئەو کۆمەڵگەیە ینی بەشێکیان حەسوو دەبن بەرامبەر کەسانێک کە لە خۆیان باڵاترن کە لە خۆیان دەسەڵاتدارترن کە لە خۆیان دەوڵەمەندترن بۆ ئەوەی ئەمە نەمێنێ ئەبێ لە گەورەترین بەرپرسی وڵاتەوە دادپەروەری ئەنجام بدە هەتاکو و خێزانێک کە بریتە لە سەرۆکی عیلەکە باوکەکەیە پێویستەکە دادپەروەری دەستەبەر بکرێت لە کۆمەڵگەی مامۆستای بەڕێز هۆکاری حەسادەت لە کۆمەڵگەیە چییە؟ وڵی ئەوەی وەڵام یەکەم هەرەوەی وەسا حەسادەت نەفس نزمیە باشە چاو پێ هەرناتن بە بەرامبەرەکەی خۆی ئەوەندەیە مشنا ئەو کابرایە ئەو کابرایە لەوی زیاتر هەیبی یان لەوی زیاتر بە ئیمکانەت نهای علمی بی یان وەزیفێکی باشتری هەبی ئەوەیە ئەوەی کە حەسوودە ئەوە نەخۆشی دەرونی هەیە یعنی جەناب دەڵێەوە نەخۆشی دەرونی هەیە بزات خواج لە سوورەت خواج لە قورئانی پیرۆز دەفەرمێ باسی حەسوودی دەکا حەسوودی شەشی باش نییە لە کۆمەڵگەی شەشی باش نییە بەرەو چی ئەی باگەر کەسێ حەسوود بێ زیانەکانی چی واللهی بەس نفسی تون دەبی قەلق دەبی ناڕحەت دەبی چ لە مۆزوعەکەی ناگۆڕی هیچ ناگۆڕی هیچ دەست ناکەوی چ لە مۆزوعەکەی ناگۆڕی ئەویش بەس احتیمالە تو زەرە لە مقابلەکەت بدەیت زەرە لە مقابل بەخۆی هیچ دەست ناکەوی ڕۆژە تاوەرە تو حەسوود بە فلسێک زیاد ناکە فلسێک کەم ناکە لە باتی ئەو حەسوودیەی با ئەمە وەکو برایان لەگەیەکدی بژین لۆ حەسوودی بم با ئەمن هەوڵ بدەم وەچی تو بژیم بە هەوڵ و کۆشی خۆم نەک بە حەسوودی بە هەوڵ کۆشی خۆم خۆی حەسوودی فەرقی هەیە لەگە منافسەی ئەمە ئەوەی لەکەین و زۆر کەسێ ئەوەی لێک ناکاتم حەسوودی فەرقی هەیە لەگە منافسەی فەرقەکەی چییە؟ فەرقەکەی ئەوەیە حەسوودی ئەوەی گوتمەوە نەخۆشیەکە و دووبارەی ناکەم مزگەلۆ تەلەڤیزیۆنی خۆش نە قسە دووبارەکردنەوە بەڵام ئەوەی کە منافەسە لۆ ئینسانی لۆ مرۆڤ لە دوو حالەت زائیزە حالەتی یەکەم ئەگەر لە عیلم حالەتی دووەم لە دینداری لۆت هەیە مەسەرەن ئەو برا بەڕێزە منافەسەی لەگە بکەی منافەسە شەریف بە پاچی لۆ مامۆستا میقداد لە من زاناترە دەتوانی پێشبڕچەی لەگە بکەی لەوی زاناتربی یان لەوی بە دینتربی ئەلەو دوو حالەتی زایز ئەوەی دیکە منافەسە فعلا ئەم نەخۆشیە جۆرێکە لە نەخۆشی دەرونی یعنی ئینسان هەست بە ناهاوسەنجیەکە لە ناخی خۆیە سیقەی بە خۆی نامێنێ متمانەی بە خۆی نامێنێ دائیمەن لە بڕیارەکانیە ڕاڕایە پێویستی بە کەسی ترە تا دڵنەوایی بکات تا بڕیاری بۆ بدا بەڕاستی یعنی وەکو مامۆستا بەڕێزە فەرمووی ئەمە جۆرێکە لە نەخۆشی نەفسی و ئەبێ ئەوەش جیا بکەینەوە کە هەروەکو خۆی وتی حەسادەت جیاوازە لەگەڵ منافەسەیە تۆ ئەتەوێ منافەسەی کەسێک بکەیت دوکانداری کەسێکی بازرگانی مەرج نییە حەسادەت بەو کەسە بەری کە تۆ ئەتەوێ منافەسەی بکەیت نا بەڵکو منافەسە شتێکی باشە ئەگەر بێت و بەباشی بەکاری بێنی چونکە خوای پەروەردگار لە قورئانی باسی منافەسەی کردووە وفي ذلك فليتنافس المتنافسون باسی قیامەتەکە منافەسەی لەسەر بکەن کاری خێر و خێرات کاری چاک منافەسەی لەسەر بکە ئەبینی کەسێک وا بەرەو دەوڵەمەنی ئەڕوا بە حەڵاڵی طبعا تۆش منافەسەی بکە بەڵام لە ڕێگەی مەشروع و حەڵاڵە لە ڕێگەی دروستە نەک لە ڕێگەی خراپە ئەمە پێی ناوترێ حەسادەت بەڵکو حەسادەت ئەوەیە کە تۆ پێت ناخۆش بێ کەسێک خوای پەروەردگار نیعمەتێکی پێبەخشیوە و هەوڵی لە ناوبردنی ئەو نیعمەتەی خوای پەروەردگار بدەیت لەسەر ئەو کەسە و هەوڵی نەقڵکردنی ئەو نیعمەتە بدەیت بۆ خۆت کە ئەمە پێوترێ حەسادەت و خراپترینی جۆرەکانیشیانە من وەکو کۆتایی ئەمەوێ کۆتایی بە بەرنامەکەم بێنم بەڵام
چەند خاڵێک هەڵێم. یەکەم حەسادەت لە دینی ئیسلامە کە دینی ئێمەیە شانازی پێواکەین لە قورئانە حرام کراوە و یەکەمین تاوانێک لەسەر زەویە کە بریتی بوو لە کوشتن کە قابیل هابیلی برای کوشت لەسەر حەسادەت بوو. خی پەروەردگار لە هابیلی قبول کرد بەڵام لە قابیلی قبول نەکرد. باسی قوربانی ئەەکەم ئەو کاتە قابیل حەسوودی بە هابیل برد و کوشتی. ئەم حەسوودیە کە چەکەرەکەی لە ناو دڵایە سەری کێشا بۆ کوشتن ئەمە حرامە ئەبێ ئاگادار بین. خاڵی دووەم ئەو هۆکارانەی کە هەمووی باسمان کرد لە درێژایی ئەم پرۆگرامەیە هۆکاری زۆر زۆرە لە کۆمەڵگەیە و پێویستەکە بەڕاستی بە هەمومانەوە ڕوبەڕووی بینەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داراییەوە هەر ڕوویەکەڵی کە تۆ بە باشی ئەزانی یان قەناعەتت پێیەتی لێرەوە ئەو حەسادەتە دەست پێەکە ئەبێ هەمومان ڕوبەڕووی بینەوە و دەرگاکانی لێ دابخین تا ئەڵلقەیەکی تر و بەرنامە و پرۆگرامێکی تر لە بەرنامەی پرسیارە بەخوای گەورەتان سپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.